ئاهوو ناڵەی دایکی ئادەم یاحیای تەمەن 24 ساڵە کە ڕۆژی ڕابردوو لە خۆپیشاندانەکانی فەزای چەمچەماڵدا بە گولەی هێزانیەکان شەهید کرا. داواکاری ئەم دایکە ئەوەیە لەلایەنە پەیوەندیدارەکان کە خوێنی ڕۆڵەکەی بە فیڕۆ نەچێت. برایەکی شەهید ئادەمیش ئاماژە بۆ دەکات براکەی لە ڕیزی خۆپیشاندەراندا نەبووە و لە بازاڕەوە بەرەو ماڵەوە گەڕاوەتەوە و بە فیشەکی هێزانیەکان شەهید کراوە. دەشڵێت سکاڵای یاساییان تۆمار کردووە و لە خوێنی براکەیان خۆش نابن. پێشەکەی ئەمەوەیە تۆڵەی کوڕەکەم بۆ بکەنەوە. ئەو مناڵەی من گەڕۆیە بۆ بازار بۆشت کڕین لە مزارەیان نەبووە سعات دەور دووسێ ڕۆیەتە بازارەوە بەتمای دەرودەست بووە ئەو شوان و گاوان بووە منان فەقیرە بە دوای کەسابات خۆیان نابوونە بۆ خۆی وەکەو خەڵکە هاتە سێری کردە لە بازارەوە هاتەوە فرایەوە نەکەوتە بێتەوە بۆتە تەقوتۆق ئەرێوە بخۆی پێوە بۆ ناو مەقلوقەیە. ئەم برایی من خۆپیشاندەر نەبووە. ئەم برایی من لەگەڵ باوکمان ڕۆژانە ڕۆبوو دەشە هاتووە بازاڕی بکە شت بکڕێ کە شتەکە شتی کڕوە بۆ ئەو دەشە لە کاتی گەڕانەوەیە بۆ ماڵ تووشی ئەو خەڵکە بوو کەوتۆتە ناو ئەو خەڵکە و تەقە دەستی پێ کردووە ئەم برایی من شەهید بووە. بەڵام ئێمەوە خۆمان لە حەقی خۆمان خۆش نابین حەقی خۆمان لە چاو ئەو کەسانە زانی کە دوێنێ لە داوامە بوونە تەقیان لە براکەی کردووە. سکاڵامان لە دژی هەمویان تۆمار کردووە دامانە بە دادگا بۆمان نێگلای بوویەوە قەیژێکە بۆمان نێگلای نەبوویەوە بە عەشاریک. هاوڵاتیەکی دیکەش کە سوکاری قوربانیەکەیە داواکارە لەلایەنە سیاسیەکان بە تەقا وەڵامی داواکاری هاوڵاتیان نەدرێتەوە. بەو پێی داواکاری هاوڵاتیان داواکاریەکی ڕەوایە و هاوڵاتیان داوای سەرەتاییترین مافی خۆیان دەکەن. هیوادارم داوام لە هەموو لایەنە سیاسیەکانەیە بێ جیاوازی بێ ڕەنگەکان هیچ لایەنێک تەقە لە خۆنیشاندەران نەکا بینایەک ڕوحی ئینسانێک ناکاتەوە ڕوحی ئینسانەکە زۆر گەورەیە بینایەک چیە با بسوود احتیادیە دوای سوبغە کرێت وانی عەشای بۆ کڕید و زۆر احتیادیە بینایەک با بسوێ باشتر داوام لە هەموو لایەنە سیاسیەکانەیە داوام لە خۆنیشاندەرانشەیە بە تەواوەتی داوای ڕەوەکانی خۆیان بکەن تونوتیژی بەکارمێنن خۆنیشاندەران حەقی خۆیانە مافێکی ڕەوای سەرەتایی خۆیانە کەم و چەند نییە و هیچ شتێک نییە و لەم کات و ساتەشە وەزع بەرەو خراپەڕەوە داواکارم لە خۆنیشاندەران دان بەخوا نابگرن و لایەنە سیاسیەکانیش تەقە لە هاوڵاتیان نەکەن هاوڵاتیان هەموو کوڕ و براو کە سوکاری خۆیانە. ماوەی چەند ڕۆژێکە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە هۆی نەبوونی خزمەتگوزارێ سەرەتایەکان لەلایەک و خراپی دۆخی دارایی هاوڵاتیان لەلایەکی دیکەوە خۆپیشاندانی چین و توێژە جیاوازەکان دەستی پێ کردووە. بە هۆی تەقەی هێزانیەکانیشەوە چەندین هاوڵاتی شەهید و بریندار بوون. تاکە داواکاری هاوڵاتیانیش لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئەوەیە چاکسازی ڕاستەقینە بکەن بۆ ئەوەی کۆتایی بەگردبوونە و خۆپیشاندانەکانیان بهێنن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.